هەمووان لە مزگەوتی مەلای گەورەی شاری کۆیە بوون، چاوەڕوانی تەرمی ژنە تێکۆشەر و بوێرەکەی شارەکەیان دەکرد. لەگەڵ گەیشتنی تەرمەکەی سوڕەیە محەممەد جەلیزادا خێزانی سەرکردەی نەمرکاچی کاکان عومەر دەبابە لا ڕێوڕسمێکی شایستەدا بەرەو دوا مەنزڵگای بەڕێکراو لا گۆڕستانی شاری کۆیە بە خاک سپێردرا. سوورەیە خان جگەلەوەی کچی جەنابی مەلای گەورەیە نەوەی مەلا عەبدوڵای جەلیزادەیە کە حەزرەتی حاجی قادری کۆی بۆ مەزنایەتی خۆی گوتوویەتی لە کوردستان چێغی ناغی عیلمیدانە جدی ئێوە چێ هەدانە یەک لەو ئافرەت تێکۆشەرانە بووە بەڕاستی یەکێتی ئافرەتانی کوردستانی دامەزراند و هەر لە خەباتدا نەبرا و هاوژینی مامە عومەر بووە. لەو ڕێوڕسمەدا تاجەگوڵینەی سەرۆک مامجەلال وەک ڕێز و وەفا بۆ خەبات و تێکۆشانی ژنا تێکۆشەری کورسوڕەی یا محەممەد جەلیزادا خێزانی سەرکردەی نەمر عومەر دەبابە دانرا. بە درێژی ئەو ژیانەی کە لەگەڵ زگورتی ژیاوە یان کە بۆتە خێزانی شەهیدی نەمەر عومەر دەبابە ئەو ئافرەتە مستەمیر هەبووە لە چ لە شاخ چ لە شار چ لە دەرەوەش لە بەهۆی ئەو منەظەماتانەوە کە لە دەرەوە ئیشان کرد. سوڕەیە محەممەد جەلیزادا کچی مەلای گەورەی شاری کۆیە و خوشتی بیرمەندی کورد مەسعود محەممەدە و خێزانی سەرکردەی نەمرکاچی کاکان عومەر دەبابە بوو. خاتوو سوڕەیە یەکێک بووە لە ئەندامانی دامەزراندنی یەکێتی ئافرەتانی کوردستان و ڕۆڵی بەرچاوی هەبووە لە بزاوتی ڕزگاری کورد لا قۆناغە جیاوازەکاندا. لە چەند ڕۆژی ڕابردوودا لە تەمەنی 80 ساڵی بەهۆی نەخۆشیەوە لە یەکێک لە نەخۆشخانەکانی شاری لەندەن گیانی لەدەستدا و دوای گەڕانەوەی تەرمەکەی لە ڕێگەی فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی تەرمەکەی هێنرایەوە شاری کۆیە و لا ڕێوڕسمێکی شایستەدا بە خاک سپێردرا. هەڵگورد ئەحمەد، کورسات نیوز، کۆیە.